بەرپرسێکی باڵای پارتی دەڵێت هەموو هەوڵێکمان داوە لەگەڵ عێراق بەڵام هیچیان سەری نەگرتووە بۆیە تەنها چارەسەر جیابوونەوەیە. بەرپرسێکی باڵایەکێتیش دەڵێت چیتر عێراق بە پینە و پەڕۆ بەڕێوە نابرێت و ناکرێت بە هەمان ڕێشوێنەکانی پێش و بچینەوە بەغدا. ئەم جارەیان دەستەبەری تۆکمەمان دەوێت. کورد لەسەر دووڕیانی گەڕانەوە یان نەگەڕانەوەدایە بۆ بەغدا. نوێنەرانی کورد لە بەغدا چاوەڕێی بڕیاری سەرکردایەتی سیاسی کوردن و سەرکردایەتی سیاسی کوردیش نە بە تاک و نە بە کۆ هێشتا نەیتوانیوە بڕیاری یەکلاییکەرەوە بدات. سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان و تەواوکردنی ڕێژەی یاسایی هاتە سلێمانی و هانای بۆ کورد هێنا. هەرچەندە ڕایگەیاند کۆبوونەوەی پەرلەمان بەبێ بەشداری کورد ناکرێت بەڵام بێ ئەوەی وەڵامێکی دڵنیاکەرەوەی دەست بکەوێت گەڕایەوە بەغدا. لە ڕابردوودا چەند جارێک لایەنە عێراقیەکان لە هەرێمەوە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی بەغدایان داوە. دیارترینیشیان ساڵی 2010 بوو کاتێک دوای 6 مانگ لە دواکەوتنی پێکهێنانی حکومەت لایەنە عێراقیەکان لە هەولێر لەسەر چۆنێتی پێکهێنانی حکومەت ڕێکەوتن. بە بۆچوونی بەشێک لە چاودێران سەردانەکەی ئەمجاری سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ هەرێمی کوردستان هاوشێوەی هەوڵەکانی ساڵی 2010 بوو کە سەلیم جبوری بەنیازە لە هەرێمەوە کێشەکانی بەغدا چارەسەر بکات. بەڵام ئەوەی ئەمجاریان دۆخەکەی بەراورد بە ڕابردوو جیاواز کردووە ئەوەیە ئەمجاریان کورد تا ڕادەیەکی زۆر لە بەغدا هیوا بڕاو بوو و لایەنە کوردیەکان متمانیان بە بەڵێنەکانی لایەنە عێراقیەکان لاواز بووە. لە دوای ساڵی 2023 هەرێمی کوردستان نزیکەی دەڕێکەوتنی لەگەڵ بەغدا ئەنجام داوە بەڵام هیچیان جێبەجێ نەکراون. هەر لە ڕێکەوتنەکان لەسەر مادەی 140ەوە بگرە تا دەگاتە ڕێکەوتن لەسەر پرسی نەوت و بودجە. لەلایەکی دیکەشەوە کورد وەکو جاران گرێدراوی عێراق نەماوە. حکومەتی عێراق نزیکەی 2 ساڵە بودجەی هەرێمی نەناردووە لە بەرامبەریشدا هەرێم خۆی نەوتی خۆی هەناردە دەکات. جگە لەوانش کێشەکەی ئەمجاری بەغدا جیاوازە لە کێشەکانی ڕابردوو. کێشەی ئەمجاریان زیاتر بەهۆی ناکۆکی ناو ماڵی شیعەدا سەری هەڵداوە کە بۆ کورد قورسە خۆی بکاتە لایەنێکی کێشەکە. تا ئێستا ڕوونیە سەرکردایەتی سیاسی کورد چ بڕیارێک دەدات بەڵام بە بۆچوونی بەشێک لە چاودێران ئەوەی کە بەرپرسە باڵاکە یەکێتی دەیڵێت بۆ گەڕانەوەی کورد دەبێت دەستەبەرێکی تۆکمەتر بۆ کورد دابین بکرێت. ڕوون نییە کە کێ دەبێت ئەو دەستەبەرە تۆکمەیە دابین بکات. ئایا مەبەست هەر ئەو لایەنە عێراقیانن کە لە دوای 2023 نزیکەی دەڕێکەوتنیان لەگەڵ هەرێم ئەنجام داوە و هیچیان جێبەجێ نەکراون یان ئەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوەیە گرتوەکان دەبێت ئەو دەستەبەرە تۆکمەیە دابین بکەن. هەروەها ئەوەی کە بەرپرسە باڵاکەی پارتی دەیڵێت و باستە جیابوونەوە دەکات وەک تەنها چارەسەر ئەوەشیان بە بۆچوونی بەشێک لە چاودێران کێشەی لەسرە. بەو پێی هەرچەندە بەرپرسانی پارتی لە ماوەی ڕابردوودا زۆر جار باسییان لە ڕێفراندۆم و سەر بەخۆیی کردووە بەڵام تا ئێستا هاوڵاتیانیان دڵنیان نەکردوێتە لەوەی تا چەند کۆمەڵگەی نێودەوڵەتی لەگەڵ ئەنجامدانی ڕێفراندۆمدایە. جگە لەوەش پێناچێت ئەمریکا و نەتەوەیە گرتوەکان ڕێگە بدەن بەوەی لەم قۆناغەدا پرۆسەی سیاسی عێراق بەبێ بەشداری کورد بچێتە پێشەوە. بەو پێی بەشداری نەکردنی کورد دەبێتە هاندەرێک بۆ ئەوەی کورد هەوڵەکانی چڕتر بکاتەوە بۆ جیابوونەوەی لە عێراق.